بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە لە هەر کوێکە هەن هیوادارم کە شاد و سڵامەت بن. لێرەوە سڵاوی خۆم و هاوکارانم لە تلویزیۆنی کۆمەڵە پێشکەشی ئێوە بێت. بەڕێزان، عنوانی بەرنامەی ئەم هەفتەمان لەسەر نینوک و تەندروستیە یا ناخوون تەندروستی. نینوک ئەگەر حەسابێکن وەکو سیستم حەساب ناکردێت، بەڵام وەکو عضوێک حەسابەکرێت لە لەش. بۆ هۆکارەکەی چییە کە وەکو ئەندامێک حەسابەکرێ وەکو سیستم؟ ئەتانین بڵێن کە چۆن سیستمێکی خوێن ڕسانی نییە، یانە خوێنبەر و خوێن هێنانی نییە، ڕەگی تیان نییە، ئەتانێت یەکێک لە هۆکارەکان ئەوە بێت. لە نەخۆشیەکانە شاید لە بازێ نەخۆشیە ئشارەمان کردوێت کە ئەوەی کە نینوک بێت تقریبا عضوێکی ناشناختەس، ئەوەنە بەرباس نییە، ئەوەنە بەحسێکی لێ ناکرێت، هەرەوە کە بەعنوان زەربڵمەساڵ بەعنوانی مەتاڵ ئیستفادەی لێ کردێت. مەسەڵەن ناڵێ لە نینوک و تا تۆقی سەری، یا بۆ نمونە ئەگەر لە نوک ناخوون تا بێخ قۆڵی بەفەرزێژم بۆکو زەربڵمەساڵ و چ ئیستفادەی لێ کردێت. بەڵام ئەمە بەشێکی تر وەکو قژ بەشێکە لە ئەندامەکانی لەش، بەڵام ئەتوانێت وەکو 100% نا ئەتوانێت نیشانەگەرێک لە نەخۆشیگەرێکمان پێ نیشان بدات. بابەتی ئەم بەرنامە کە وتمان لەسەر تەندروستی و نینوکە، دیارە لە دنیای ئیمڕۆوە نینۆک یا ناخوون زۆرتر وەکو جوانکاری، وەکو ئەوەی کە حفزی ظاهرە دەرەکەی یانی ئەو زەریفی و جوانیە زۆرتر مهمە، یا ئەوەی کە وەکو حرفەیەکیش دەراتوە، یانە لە بازێ لە وڵاتەکانە جوانکاری نینوک یا بازی کارگەرێک ئەوە وەکو حرفە دەراتوە. جیا لەوەیشە بۆ ئەوانەی کە بە ساڵا چوون تووشی نەخۆشیگەر ئالزایمرە بن یا فەراموشیە بن، چۆن ناتوانن کۆنتترۆلیان نامێنێت، ئەوەیە کە نینوکەکانیان وەزعێکی تقریبەن باشیان نییە لە ڕشتە، هەم شقڵەکەی غێرە عادیە، هەم ئەتوانێت عەزیەتیان کە بڕواتە ناوگۆشت. ئەوەیە کە وەکو ڕشتەیەک لە ڕشتەکان تەندروستی بۆ یارمەتیدان بۆ خزمەتکردنی قاچ کە ناوەبرگێک، ئابە شێوە ئەتوانین ئێمە بڵێن کە لە دنیای ئیمڕۆ نینوک تا ئەو حەدە هەیە. بەڵام وتم کە لە بازێ نەخۆشیگەرە، بۆ نمونە کەڕوو یا قارچ کە نەخۆشی کە ئەتوانێت لەسەر پێست دروست بێت، ئەتوانێت نینۆکیش توشکات. نینۆک خۆی وەکو ئاناتۆمیەکەی بەشێکە هەر لەو بافت پوششیە کە پێسە، یانێ بەشێکە لە پێس. بەڵام ئەوەی کە سفتەوە بوو بەسەوە یا سەختەوە بووەتەوە کراتینە کە کلینیکیشی خۆی سەختە، ئەو کراتینە جۆری پرۆتینین نینوکەکە ئەو کراتینەیە کە ئەو حاڵەتە سەختیە ئەدات پێ. بەڵام ئەگەر وەکو بافت حەساویەکەین، وەکو بافتی پوششیە پێستە، بۆیە ئەگەر کەسێکە تووشی حاڵەتێکی وابێت یا نەخۆشیک بگرم، چەند جۆر نەخۆشیک هەیە، من حتممە ئیشارەی پێکەین لە درێژێ بەرنامەکەمان، ئەوەیە ئەبێت کە بڕوات سەردانی دوکتری پێست بکە. لەباری تەکامڵیشە و دیارە نەزەراتێکی مختلف هەیە. نەزاراتەکە ئەوەیە یەکێکی وەکو تەکامڵ ئەبزارە، یعنی ئەو ئامرازەی کە بەشەر توانی، یعنی کاتێکە بەشەر توانی کەڵک وەربگرێت لە ئەبزار، نینۆک کە پێشتر پەنجە بوو، ئەو فوسیلگەرەی کە لە مرۆڤ بەدەست هاتووە، شکڵی نینۆک بەم شکڵی کە ئیمڕۆ ئێمە هەمانە بەم شکڵە نەبوو، تقریبا حاڵەتێکی پەنجەی بوو، بەڵام ئەو پەنجە وەک پەنجەی جانەوەرەکان یا حیوانات. چۆنکە مرۆڤ بۆ سەردەمێک پێویستی بووگە لە غارە بژیت، دوای غارەکان پەنای بردووەتە سەر دارەکان، یانە لە دار چووەتە بان، ئەو پەنجەگەرە تاو کاتە ئیستفادەی لێ کردووە.
بەڵام ئاگر کە کەشفی کرد دوای ئەوە ئاسن ئەوەی کە زەریفکاری یانێ بڵێن ئەبزار دروست بوو و مرۆڤ پێویستی پیا کرد بەوەی کە بە ئەبزارگەرێکی ورد ئیسە ئەبزارە ئەتانین ئیمڕۆ بڵێن کە وەکو پێچکوشتی و ئاچەر تا ئەوەی کە قەڵەم موویک و بزمارێک یا قەڵەمێک بۆ نووسین بێت ئەو تەکامڵە وا ئیجابی کرد کە ئەو نینوکە لەوەی ئەو سەدحەی کە ها لە ڕووبە دەرەوە لەباری عەرزیەکەیەوە پانترە و بێتەوە ئەو بەستەرەی کە بە بەستەری نێنوک ئەناسرێت ئەوەی کە لەسەری ئەنیشێت بەم حاڵەتە دەربێت ئەوە کە شێوەی تەکامڵیەکەیە هەرچەند کە ساڵ 2012 تا 2017 ئەزانم کە بەشی علمی تەکامڵ لە زانکۆکانە چۆن پیا کرد لە ئسکلتگەرێک یا ئەو فوسیلگەرەی لە مرۆڤگەرێکی چەند سەد هزار ساڵەی لەمەوە بەرەوە کە ئەو پەنجەگەرە تقریبەن هەر حاڵەتی ناخوونیان بوو تقریبەن لەسەر ئەوە کەوێ نەزەراتێک تەفاوت اختلافاتێک وجودی هەیە لەسەر ئەو تەکامڵە ئەدێکێژن کە پەنجەکە شەوەیەکی پەنجەیەکی حیوانی بوو بە بەم شێوە دەراتکە ئەدێکێژن نە هەر بەم شێوە بوو بە هزاران ساڵ توش تەغیراتێ بوو بێت ئەو تەغیراتە ئەو بافتی کراتینە کە وتمە کراتینی پرۆتینێکی سەختە ئەوە چووەتە بەشی حتا لە تەکامڵی ناوسکی دایکیشە ئەوە خۆی دەور و نەخشی بینیوە بەڵام ئەوەی کە توانین وەکو خولاسەیەک هەم لە ئاناتۆمیەکەی بژین ئەوە بەشێکە لە لەش وەکو سیستم وتمان دیاری ناکرێت چۆن سیستم خوێنینی حتا سیستم عەسەبیشی نییە بەڵام لە بازێ مەواردە مشاهدە کردێت کە ئازار هەیە ئەوەیە کە ئەڵێن سیستم عەسەبی هەیە بەڵام ئەو سیستمە عەسەبیە سیستمێکی عەسەبی زۆر ئەوە کە بێژین وەکو ئەعسابێک کە ئەڕوا بۆ ئەندامەکانتر نییە بەڵام عەسەبی هەیە ئەوەیە کە ئەو عەسەبگەریشە کەمە یەکێک لەو بەشکەرەسە کە تقریبەن وەکو بەشێکی بێ ئازار ئەوەیە کە هێژن هیچ ئەیشێکی نییە بۆ نمونە ئەگەر نینۆک بشکێت مەگەر ئەوەی کە ئەو نینۆکە بڕواتە ناو گۆشتەکە و گۆشتەکە ببڕێت و خۆین ڕێزی کات ئەوە کەسە هەست بەوا کات کە ئازارێکی تێ دروست بووگە یەکێک لە حاڵەتگەری کە هەیە مەسەڵەن تو ئەڕیت بۆ لای سەردانی پزیشکەکە سەر ئەوڵدەحە ڕنگ ڕوت تواشاکات چاوت تواشاکە یەکێک لەو شوێنگەرەکە زۆر قابلە دەستڕەسە بۆ پزیشکێکە مەعاینەکات هەر نینوکە بۆ نمونە بە پەنجەی خۆی ئەو نینۆکە کەمێ زەختی لەسەرکات فشاریەدا ئەو فشارە نیشانەدات کە سیستم گردش خۆین ئەو یەک نەفەرە چۆنە یانە ئەو بڵێن ئەو حاڵەتە کاتێککە فشاریەدات خۆین نامێنێت کاتێ ئەو فشارە لاوات سرعەت و چۆنیەتی ئەو گردش خوێنە ئەوینێت ئایا بە ئارامی یا مشکڵێک هەیە یا ئەوەی کە بە نۆرماڵ ئەو شوێنە سوورە بێتەوە یا ئەو ڕەنگە پەمەی خۆیە ئەو سوورەتی خۆیە ئەگرێتەوە لەسەر تەکامڵەکەی هەروە کە ئشارەمان کرد کە وتمان ئەمە نینوک بوو بە کراتینینە لەو کاتەوە کە مرۆڤ پێویستی پیا کردووە کە ئەبزار بگرێتە دەست ئەم شکڵە نەهاییە لە تەکامڵی بۆ هەڵگرتنی ئەشیایی کە بچووکن بۆ بەستن و باسکردن حتا بۆ نووسین لەسەر قاغەز حاڵەتێکیش کە تا ئیمڕۆژ هەیە کە بۆ خورین یانێ کەسێکە خورین یا خارشێکی هەیە ئەو هەر بە نینوک خۆیە خوردن هەرچەند کە لەباری پزیشکیە و ئەم لێنە ڕەدەکەنەوە یانێ ئەڵێن کە ئەم خورینە باشترە بەدەست ئەنجام نەدرگێت بە نینوک ئەنجام نەدرگێت ئەوەتە ئەبێت ئەوەیشە لە نەزەرە بگرین چۆن وتمان هەروەکو بافتی پێسە نینۆک خۆی ئەتوانێت وەکو پێس یەکێک لە سەنگەرگەر یا ئەو بەشە بەرگریەسە لەوەی کە میکرۆب یا نەخۆشی وارد لەش نەبێت کە لە ڕێگەی پۆس و دواتر بڕواتە خوێن و گۆشت و خوێن لەوە کەسە تووشی عفونەت نەبێت هەرچەند کە ئەگەر نینۆکیش ئەگە درێژ بێتەوە خزمەتی دەست نەکردگێ بە ئاب و سابوون نەشۆرگێت ژێری نینۆکەکان ئەتوانێت خۆی
منبعێک بێ بۆ عفونەت. خلاصە بڵێن کە هەم لە سڵامەتیەتانێن نەخشی هەیە و هەم لە ئەوەی کە لە ئیش و کارە، یانێ نینۆک لە ئیش و کارێت. بۆ نمونە ئەگەر کەسێک نینۆکی نەبێت، ئەو دەسە ئەو پەنجەگەر دەسە حاڵەتی پەنجەی دەست یان ئەتوانێت کاری بێت، ئەو حاڵەتێکی وەک ئەم قەوامە وەکو ئەم سفتیە کە ئیسە هەیەی ئەو کاتە نامێنێت. لە خواری نینۆکەوە یانی ئەو شوێنەی کە ئێتر نینۆک بەرەو لەش نەڕوو بە دەرەوە حسابیەکەین، ئێتر ئەو شوێنە ئەوینێت حاڵەتێکی خەرمانە یا هلالمانەندی هەیە کە بە خەرمانەی نینۆکی پێژن. معموڵەن تەرکیبێکە لە پێس و بافتی نینۆکەکە کە لەو بەشە زۆرتر سپی دیارە، یانێ پەنجەی هەر کەسێک ئێمە سەیریکەین ئەو بەشە سپی دیارە کە ئەوە خەرمانەی نینۆکی پێژن کە ئەوە خۆی لە دەور و نەخشی هەیە لەوەی کە محافزت دەکات لەوەی باکتری بڕواتە ناو لەش یا تووشی لە ژێر پێسە بتوانێت خۆی جێگەکاتەوە. هەروەها قارچەکان یا عواملێکە بە عوامڵی بیماریزە مەشهورن. معموڵەن ناخۆن یا نینۆک چۆن شکڵەکەی بۆ حاڵەتەسە کە ئەتوانێت حاڵەتگەرێکی مختلف لە خۆیەوە بگرێت. ئەو ناوەکانی وەکو ناخۆن چوماقی، وەکو نینۆکی کەوچکی ئابوو شێوەگەرە ناوگوزاری کراوە، یانێ بە حاڵەتەکەی وەک چییە بۆ شێوە ناوگوزاری کراوە. بۆ نمونە لەم ویددیوە کە بینەرانی خۆشەویست هاوڕێ هاوکارم نیشانتانەدات، ئەمە حاڵەتی ئەو چوماقیەسە. لە حاڵەتی چوماقیە من تا تەسویرەکە هەیە ئەوە بڵێم کە پەنجە حتا دەسیش گەورەتر لە حاڵەتی معمولی خۆی نیشانەدات کە سەبەبەکەی چییە من ئشارەی پێکەین. یەکێک لەو حاڵەتگەرەسە کە زۆر بەدەگمە نەبینرێت، شاید پزیشکێک کە کاری مەعاینەکات بە هەر هۆیکەوە 10 ساڵ 12 ساڵیش یا زیاتر یا کەمتر نەتوانێت بە مۆردێک وە زۆر ئەتفاقیە، من زۆرمەوەسە کە زۆر شانسیە هۆکارەکەی ئەوەیە کە نەخۆشی کە لە ڕیە یا لە دڵە لە حفرەکانە ئەتوانێت ڕووبات، ئەوە یەکێک لە سەرچاوەکانیە. بەڵام ئەوەی کە بۆچی پێڵێن ناخونەی چوماقی ئەوەیە کە ئەو زاویە لەبین نینۆکەکە و ئەو بەستەرە نامێنێت، حاڵەتێکی چوماقی هەڵەگرێت، یان و حاڵەتە بۆ نمونە چوماق ئەوە کە دارێکە کە کوتەکێکە کە سەرەکەی تقریبەن حاڵەتێکی گەورەتری هەیە، ئەو وەسیلەیەکە کە زەمانگەر زوو لە شەڕگەر ئستفادە کریاگە، ئەو حاڵەتە کوتەکمانە نییە هەیە کە وتمان لەو زاویەکە لەبێن نینۆکەکە و بەستەر ناخونەکە هەیە، لەوە نامێنێت ئەو حاڵە وەکو نینۆکەکە وەکو شناوەریش بە نەزەر ئەگا. ئەم وێنێشە کە هاوڕێ هاوکارم نیشانتانەدات هەرو حاڵەتەسە کە نینۆکی چوماقی پێڵێن. نیشانەکانی چییە؟ ئەگەر کەسێ سەتحی ئۆکسیژن لە خوێنیە لە خوارەوە بێت، ئەوە یەکێک لە هۆکارەکانە، یانە کەسێک هەم مشکڵی لە ڕێە بێت، هەم لە دڵە بێت، ئێتر هەم هەناسەدانی هەم چۆن ئۆکسیژن خۆی نەیگەێنێت بە ئەندامەکانی لەش، ئەو دوو بەشە یانێ هەم سی و هەم دڵ ئەگەر تووشی مشکڵ بێ ئەم حاڵەتە ئێمە ئەیبینین. ئەوانەیە کە ئەڵێن نە هەمویان، ئەوانەیە کە شێرپەنجەی ڕێیان هەیە، سەرەتان سیەکانیان هەیە، لەو کەسانیشە ئەم حاڵەتە پەنجە چوماقیە یا وەکو کوتەکە ئێمە ئەیبینین. بەڵام نیشانەیەکی کە هەیە لە مناڵانە ئەتانێت نیشانی عفونەت بێتەوە، عفونات توانێت لەو حفرەگەرە و دەریچەکانی دڵ بێت، یعنی مناڵێک حفرەی یا دەریچەی دڵی توش عفونەت بوێت، ئەو مناڵە ئەم پەنجەگەریە بۆ حاڵەت دەرتێ. من ئەوە عەرز خزمەت بینەرانمان کەم کە هەر لە مناڵانە ئەوەتە فەرق ناکە لە گەورە ساڵانیشە، ئەگەر هۆکارەکەی هەم لە دەریچەی دڵە بێت، هەم ئەوەی کە کەمبوونی خوێن ڕسانی یان ببورن کەمبوونی ئۆکسیژن بێت، پێسەکەی ئەو کەسیشە حاڵەتێکی شین ئەگرێت بەخۆیەوە، یعنی پێس دەموچاو دەست هەموو یانە کولی لەشی حاڵەتێکی شین ئەگرێت بەخۆیەوە.
یەکێک لەو حاڵەت گەرەزە زۆر دەگمەنە نادرە، بەڵام ئەتوانێت نیشانەیەکی خەتەر بێت ئەگەر کەسێک ئەم حاڵەتیە بوو ئەبێ حتممە سەردانی پزیشکە. یا حاڵەتێکە باوە مەسەڵەن سەرنینۆک ئەوە تیکەیەکی سپیایی تێکەوێت، پێشتر ئەوت ئەوە یا کەلیسیۆمی زۆرە یا پێچەوانەکانەوەت کەلیسیۆمی لەش ئەگەر کەم بێت ئەو حاڵەتە بێت کە لە ئەسڵە وان نیە، ئەمانە ئەتوانێت بە هۆکارەکەی زەربە بێت، یانێ بەهۆی زەربە کە بە دەر نینوکی ئەو کەسە ئەکەوێت، یا ئەو ئالودیگە کە لە محیتە هەیە بەتایبەت ئەوەی کە ژینگەی ئالودیگی هەیە ئەو بنزین و گازای لوشتێکە ئەسوزێت سربێکە لە ناو هەوا هەیە. یەکێک لە هۆکارەکان تاقیقیان کردووە ئەوەیەکە ئەو مەوادەسە بەتایبەت ئەو سربەکە لە هەوا هەیە ئەتوانێت نیشانەی ئەو سپیایە لەسەر ناخونە دەرخات. ئەتایم بڵین کە مەسمومیت بە فلزات سەنگین کە بەهۆی پیسبوونی ژینگە هەیە. هەموو کاتێک ئەمە نییە ئەو سپیایە کە دەرەکەوێت لەسەر نینۆکە ئەتوانێت هۆکارگەرێکی تریشی بێ، وەکو مشکلاتێکە لە جگەرە هەیە، مشکلاتێکە لە گورچیلە هەیە، یا کەمبودی پرۆتئین. کەمبود پرۆتئین ئاسنیش بەتایبەت لە جوانی، لە سەرحاڵی، لە شادابی، ئەتایم بڵێن لە تەندروستی نینۆکە دەور و نەخشە بینێت، بەتایبەت ئەو ئاهەنەی کە لە مەوادی پرۆتئینیە هەیە. بازە لە نینوکەکان ئەگەر ئاوی بوو یانی ڕەنگەکەی بەرەو شینایی چوو، ئەوەیشە کە پێشتر شارەمان کرد، ئەوە ئەتوانێت لەگەڵ نیشانەگەڕی نەخۆشیەکانی دڵە لە ئەرتباتە بێت. یا جاروبار هەیە کە خەتکەرێکی ئۆفۆقی، یعنی حاڵەتی شکەنەندە پەیا ناکات ئەو نینۆکە، بەڵام خەتکەرێک ئەبینین، ئەوە ئەتوانێت یەکێک لە نیشانەکان بێت بۆ نەخۆشی مەرەسقان یا دیابێت، یا ئەتانێ هەر کەمبودی پرۆتئین بێت. بەڵام زۆرتر هەموو کاتێک فرێک لە کەسان ئەبینین کە ئەو حاڵەتە ئەو خەتخەتیە لەبان یەکدانە نینۆکە و بە شێوەی ئۆفۆقیەکە کە وجودی هەیە، زۆرتر ئەگەر پرۆتئین کەم بگات بە لەش، ئەوە ئەتوانێت دەور و نەخش بینی. یا کەسانێکە کەبدیان تووشی ئەو مشکلاتە بێت، ئەتوانێت ئەو خەتخەتیگەرە نیشانەی ئەوە بێت. عفونەتگەر قارچی، ئایا عفونەتگەر قارچیە لەسەر نینۆک تاسیری هەیە؟ بەڵێ تاسیرەکەی هەیە. قارچ ئەتوانێت سپی بێ یا زەرد بێت، هەر بۆ حاڵەتیشە ئەتوانێت لەسەر نینۆکە هەر بۆ دوو ڕەنگە خۆی دەرخات، یانێ یا ئەوەی کە نینۆکەکە سپیوێتەوە، یا ئەوەی کە زەرد دەبێت. معموڵەن لە حاڵەتی قارچە نینۆک کەمێ زەخیمترە بێتەوە، ئەوە یەکێک لە نیشانەکان. ئەوبەتە مواردێکی تریشە یەکەم حتممە شارێکی ئەگەین ئەگەر بگەی پێ بۆ پیسبوونی ژینگە، ئەوەی کە سرب لە هەوا بێت، وتمان یەکێک لە هۆکارەکانە کە ئەتوانێت. یەکێکی تر لەو نەخۆشیگەرەکە نەخۆشی کە ڕەتی هەیە بە سیستمی ئیمنی لەشەوە، یا ئەو سیستم بەرگری لەشەوە. لە چەندین جاریش شارەمان پێواتە ماوەیەکی زۆری لێگوزارێت، حاڵەتێکە کە لەسەر پێسە دروستە بێت، حاڵەتێکە کە منتەقل نابێت لە کەسێکە بۆ کەسێکی تر ناگوازرێتەوە. سۆریازیسی پێژن، پسوریازیسی پێژن، سەدەفی پێ ئەڵێن. ئەمە ئەو سوریازیسە کە چونکە نیشانەکانی لەسەر پێسەداکەوێت، ئەو پێسە ڕوشتوشە بێتەوە، توشتوشە بێتەوە، دواتر وەکو ئەوەرێت ئەبرێت لەسەر نینوکیشە ئەتانێ خۆی دەرخات. بەڵام ئەو بۆ شێوە نیە کە نینوکەکە بوەرێ وەکو پێس، یانێ ئەوەی کە وا هەستکەی نقطەیەکە پێسێکی مردوو لەسەریە. بەڵام لە نینۆکە ئەو نینۆکە ڕەنگەکەی ئەگۆڕگێت، معموڵەن بەرۆلای زەردی و سپی ئەڕوات، ئەتوانێت کەمی بەرۆلای شینیش بڕوات، و ئەو نینۆکە زەخیمترەوە بێتەوە، یانێ ئەو حاڵەتە تەبیعیە، ئەو ئەنازە، ئەو زەخامەتەی کە هەیەی لە حاڵی تەبیعیە بۆ شێوە نامێنێت. بۆ ئەو پەڵە سپیگەریشە لەسەر نینۆکە شارەمان پێکرد کە ئەتوانێت نیشانەی کەمبوونی پرۆتئین بێت، بە تایبەت ئەوەی کە خەتخەتیش ئەبێتەوە، یانێ ئەو حاڵەتەی کە ڕوشتوشە بێتەوە، ئەوەیش ئەتوانێت کەمبوودی پرۆتئین بێت.
بەڵام یەکێکتر لەو نەخۆشیگەرە کە سیروس کەبێدی پێڵێن سیروس کەبێدی ئەوەیە کە سلوگەر کەبێدی لە کارەکەفێت ئەوش ئەتوانێت ئەو پەڵە سپیگەرە لەسەر نینوک دەرخە. ئەگەر زەربەی کە ئەخوا بە دەست یا بە پەنجە معموڵەن ژێر ناخوونەکە ئەما بینین ڕەشە بێتەوە یانێ ئەوە ژێر ناخوونەکەس بەڵام ئەو ڕەشایەتی سەرایەتەکە بە نینۆکیش کە ئەو نینۆکیشە لەوێ خۆی وەکو ڕەشایی خۆی نیشانات ئەوە معموڵەن ئەو ڕەشایە ئەو زەربە ئەو ئاسیبەی کە بە پێسی ژێر نینۆک وارد بووگە ئەو قسمەتە ئەو مووی ڕێگەرەی کە دراون دواتر ئەو بافتە خەریکە خۆی تەرمی مەکاتەوە ئەوە بۆ نیشانەی ئەوەسە کە ئەو حاڵەتە زەربەی خواردە. بەڵام ئەگەر ئێمە هەر ئەو ڕەشایە منزورمە بێسەبەب بێ بیانێ بێ هۆکار زەربەی بۆ نمونە چەکوشکاریک نەکراوە ئەگەر کەسێک ئەحساسی کرد ئەحساس نا ئەگەر بینی کە ژێر نینۆکی ئاوا ڕەشە بێتەوە ئەوە حتمما ئەبێت سەردانی پزیشکە بە زووترین کات بێت نمونە بەرداری وشی لێکەن چونکە ئەتوانێت ملانۆمای ژێر نینوکی پێڵێن کە یەکێک لە زۆر ئەویش دەگمەن و کەمیابە لە سەرەتانگەری پێسە بۆیە حاڵەتێکی دەگمەنە ئەبێت ئەوە حتممە زوو سەردانی پزیشکرگە یا ئەگەر ڕەنگەکە بەرەو شینایی چوو یعنی ژێر نینوکەکە ئەگەر ڕەنگەکەی بەرەو شین یا ئاوی چوو ئەوەیش ئەتوانێت نیشانەی واسکولیت بێ یا ئیلتیهابی ڕەگەر خوێنی بێت کە جزء نەخۆشیگەر دڵە لە عفونەتی دەریچەکانی دڵە ئەتوانێت ببینرێت ئەوەیش حتممە ئەبێت سەردانی پزیشکات زان هۆکارەکەی چییە. معموڵەن ڕەنگ بەستەری ناخوون ئەبێت پەمەی یا سوورەتی بێت ئەوە کە نیشانەی سڵامەتیە یانی یەکدانە نینۆکە ئەتوانی سڵامەتی بێت. جۆرێ تریش هەیە کە لە نینۆکە کە ئەڵێن پێ نینۆکی وەکو کەوچک هەر قاشقی پێڵێن یانێ ناوەکەی چاڵە بێت معموڵەن نینۆکێکی تەبیعی کەمێ تەحەدوبی هەسیانێ کەمێ وەکو دایرە مەوجێکی هەیە ئەم پێچەوانەکەی پێێت هیچێ ئەو تەحەدوبیە نامێنێ و ناوەکەی چاڵە بێت یانە وەک کەوچک چۆن ناوەکەی چاڵە ئەوە کە هەر بە نینۆکی کەوچکیش ئەناسرێت ئەوە ئەتوانێت نیشانەی کەم خوێنی بێت یا فەقری ئاهەن بێت نەروەکە لەم وێنە ئەیبینن ئەوە کەسە کەم خوێنیە هەیە فەقر ئاهەنی هەیە کەم خوێنی فەقر ئاهەنی هەیە کە نینۆک بەم شکڵە دەرتێت. معموڵەنیش ئەگەر کەسانێکن کە وەسواسیان هەیە زوو دەست شۆرن بەتایبەت بە ئاوساون ئەوانژە تان تەغیراتێکی جزئی لە ناو پێسە لە ناو نینۆکە ببینن. ئەگەر وەکو ئاخرین بەشی بەرنامەکە من ئشارەیەکی پێ بکەم ئەوەیە کە نینۆک هەر جز و پێسە ئیدامەی ئەو بافت پوششیەسە ئەتوانێت هەم خۆی تووشی نەخۆشی بێ وەکو قارچ وەکو پسوریازیس و هەم ئەوەی شەکە نیشانەیەک بێت لە نەخۆشی. بۆیە ئەتوانین کە شتێکە ئاوا بنیام ئەوە تەوەجۆی پێناکات بتوانێت ڕانەما بێت هەروواکەوتمان کەسێک کە سەردانی پزیشکەکات ئەو کەسە پزیشکە ئەوەڵجارێکی لەو شوێنگەرەکە ئەڕواتە شوێنی بە مەعاینەی نینۆکەکانی. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان هیوادارم کە جێگەی سەرنجی هەمووتان بوێت تا بەرنامەی داهاتوومان ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان ئاوەتمان.